بەهێزترین سحر کە لە ئینسان بکرێ یان زەگرەیە لە کێ کراوە لە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بەچی هەڵیوەشانەوەتەوە بۆ دوو سوورەت 11 ئاەت ناو دوو سوورەت بەقەر ژماری گرێکان لەو 11 گرێش زیاتر نییە لە سحرا بەهێزتر نییە ئەوە لە ڕەسوڵ الله کراوە ئەو بۆ دوو سوورەتە بەتاڵی کردوتەوە لەسەری لاچوە طبعا ئەم دوو سوورەتە هۆکاری دابەزینەکەی ئەوە بووە واضحە بەهێزترین سحری پێ پنشاڵ کراوەتەوە قەد ئەو سحرە بەهێزە لە تۆ ناکرێ و بۆ معلوماتیشتان ساحیرەکان لعنەتی ئەڵڵایان لێبێ بۆ هەر گرەیەک نرخێکی زۆر دەهانێن گەر 11 گرێ بە تۆ بکا لەوانەیە 7 ملیۆنە لێ سەنێ بۆ سحرە بۆیە زۆر کەس ناچێ بەلایەوە سحرەکەوانە قورس بێ وە کەسیش پێویستی بەوە نییە و سحراوانە گەورە بێ سحرەکەیان وا کردبوو لە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم کە وحی لێ تێکچێ و دان بەڕاستی یەهودا بنێ بۆ لێیان کردبوو بەڵام الله سبحانه وتعالى لە وحیا ڕەسوڵ الله پارێزێ إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون ما ينطق عن الهوى ناتوان واي لێ بکەم چێ لە هەوا قسە بکە بۆیە سحرە کاریگەری نەبوو لەسەر جانبی وحی ئەوان وا کردبیان بیبێ بەس نەیبوو بەزەوە بوو تۆزێک لە ڕووی تەندروستیەوە حاڵی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم وا لێ کردبوو عیلاج بوو دوا ئەوەش ئیتر کە ئەو دوانەیە خوێن نەیانتوانی سحری لێکەنەوە و محاولەی سحری تر کراوە بەڵام فەشەل لێناوە بۆ لە بەرەوەی دەستی گرتووە بە خوێندنی و دوو سوورەتەوە لە هەموو کاتێک سوورەتەکان یەکەمیان قل أعوذ برب الفلق طبعا أعوذ بالله من الشيطان الرجيم لسرتاكيوە زۆر گرنگە چونکە تۆ خۆت ئەدەیتە پەنای ئەڵڵا بأعوذ بالله من الشيطان الرجيم ئەوەشی خۆی باتە پەنای ئەڵڵا الله جل جلاله ڕێنمونیەکە ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم ئەوەی خۆی باتە پەنای الله سبحانه وتعالى ڕێنمونیەکە بۆ حەق لە هەموو شتێکە يعني تر شەیطان کاریگەری لەسەری نامێنێ چونکە بەڕاستی ئینسان کە تەوەکولی بە ئەڵڵا کرد و خۆی دایە پاڵ ئەو إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون شەیطان دەسەڵاتی نییە بەسەرەوانی کە تەوحیدەکەیان سەلامەتە و تەوەکولیان بە ئەڵڵا کە دەسەڵاتی هەیە بەسەرتا کێشە لە تەوحیدەکەتا هەیە کێشە لە تەوەکولتا هەیە بۆیە بڕۆ خۆ چارەسەرکە لەو ناحیەوە چارەسەری تۆ لەلای خۆتە و شەیطانیش ئەوەنە بەهێز نییە دەرەقەتی تۆ بێ کە تۆ خۆ دا پاڵ الله سبحانه وتعالى ئەو هێزی تۆی نییە ئەگەر ئیمانە هەبێ هێزی ئەڵڵا نیت کە الله جل جلاله خۆی لە ناوبردن و هەڵوەشانەوەی پلانی سحر و ساحر و شەیطانەکانی کردووەتە ئەستۆی خۆی ما جئتم به السحر إن الله سيبطله إن الله لا يصلح عمل المفسدين بس تو خوبة لفناي طبعا أوي أوان هنا أنا سحر الله بطالك هذا الله جل جلاله نايله كاري أوان كفاسد سر بقره وفعل طلق الشيطان لا واز إن كيد الشيطان كان ضعيفا الحمد لله الذي رد كيده إلى الوسوسة هوي بيك لي وسوسة ولا واز الله سبحانه وتعالى هل يوشين توبي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم شيطان بتشوكاته وبنصف المدة إذا قلت بسم الله الرحمن الرحيم تصاغر حتى صار كالذباب